هەریەکێک لەم ڕووداوانە هۆکاری برینداری و گیان لە دەستدان و زەرەرێکی زۆری مادیە. لەم ساڵیشدا ڕووداوەکانی هاتوچۆ و لێکەوتەکانی لە کەرکووک بە بەراورد بە ساڵی پێشوو زیادیان کردووە. بەداخەوە ئیمساڵ لەگەڵ ڕابردوو فەرق و جیاوازی زۆر هەیە لەلایەن ڕووداوی هاتوچۆ. بەتەکید ڕووداوی هاتوچۆ بەداخەوە زۆر زیادی کردووە. هەروەها ئەو حاڵەتانی کەوا مردنی تایە و برینداری تایە بە هەمان شێوە زیادی کردووە. بۆ نمونە پار ڕووداوی هاتوچۆ 242 ڕووداوی هاتوچۆمان هەبووە ئیمساڵ 293. پار حەوت ڕووداوی شێلانمان هەبووە ئیمساڵ 13. لە 2020 5 حاڵەتی وەرگەڕانمان هەبووە ئیمساڵ 12 حاڵەتە. هەروەها 19 کەس گیانی لەدەستداوە بەداخەوە لە 2020 ئیمساڵ بۆتە 61 ئەسێ فەرق و جیاوازیەکە چەندە لە 19 بۆتە 61. هەروەها بریندار 246 بریندارمان هەبووە لە 2020 لە ئیمساڵ 392 برینداری هەبووە. بەتەکید ئەمە هۆی ئەگەڕێتەوە بۆ پابەندەبوون بە ڕێمایەکانی هاتوچۆ، هەروەها خێرایی بەرز، هەروەها ئەو شۆفێرە بەڕێزانی کەوا زۆربەی شۆفێریەکەن مۆڵەتی شۆفێریان نییە، خبرەیان نییە لە جادا. بەڕێوەبەتی هاتوچۆی کەرکووک لە هەوڵەکانی بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بەردەوامە، بەڵام ئامارەکان پێچەوانەی ئامانجەکانن. دۆخی ڕێگاوبانەکان ئێمە هەر ملاحەضەیەک تێبینیەکمان هەبێ لایەنی ئەگەر توڕ خارجی بێ یاخود شارەوانی بێ ئاگدارمان کردوونەتەوە سەبارەت بە هێما و بربەستی سناعی دەستکرد. لە هەفتەی ڕابردوو من لەگەڵ بەڕێوەبەری شارەوانی لەسەر ئەو مۆزوع قسەمان کردووە. دوای تەواوبوونی هەر پرۆژەیەک یان ئەو پرۆژە کۆنانە پێویستە هێما و ڕێنمایەکانی هاتوچۆی لێبێ. ئەوان لە ساڵی تازە ئێستا هیچیان نەماوە بەنسبەت چەند مەتر مەتەبەیانی ئەو علامەتانی کە ئێمە مەبەستمانەدا بڕێ لە شوێنانە تەوسیەمان کردووە لە ساڵی ئایندە ئینشاڵڵا بە پێی موازنەی خۆیان خۆتەزانی موازنە دێت جێبەجێکرد. لا دەستپێکی وەرزی زستان داین و ڕێنمایی هاتوچۆ بۆ شۆفێران پابەندبوونی زیاتر و کەمکردنەوەی خێراییانە تاوەکو ساڵی داهاتوو ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانەکانی کەمتر ببنەوە. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.